بەسەرهاتی کافکا و کیژۆڵەی ناو پارکەکە. فرانس کافکای نووسەری چیکی ئەڵمانی لە نێوان ساڵانی 1883 بۆ 1924 دا ژیاوە. ئەو لە ژیانیدا ئەو سەرگیری نەکردووە، ژیانیشی پڕە لە چیرۆکی خەمهێن و نائومێدکەر، بەڵام بەسەراتێک لە ژیانیدا ڕووی داوە کە دەرگای ئومێدێکی گەورە بۆ ئەو کەسانە دەکاتەوە کە گوێیان لەم چیرۆکە دەبێت. ڕۆژێک کافکا دەچێتە پارکێکی شاری بەرلین، لەوێ چاوی بە کیژۆڵەیەکی بچووک دەکەوێت کە بووکەڵەکەی لێون بووە و بۆی دەگری. کافکاش یارمەتی کیژۆڵەکە دەدا و پێکەوە بە دوای بووکەڵەکەدا دەگەڕێن، بەڵام نایدۆزنەوە. کافکا بە کیژۆڵەکە دەڵێت سبەی دووبارە لە هەمان شوێن یەکتری دەبینینەوە و بەوە بووکەڵەکە دەگەڕین. ڕۆژی دواتر کاتێک کە بووکەڵەکەیان بۆ نادۆزرێتەوە، کافکا نامەیەک دەداتە دەستی کیژۆڵەکە و دەڵێت ئەمە لەلایەن بووکەڵەکەوە نێردراوە. لە نامەکەدا نووسراوە تکایە مەگری، من گەشتێکم گرتووەتە بەر تاوەکو جیهان ببینم، لە سەرکێشیەکانی گەشتەکەم بە نامە ئاگادارت دەکەمەوە. ئەمەش بوویە هۆی دەستپێکی چیرۆکێک کە تا کۆتایی ژیانی کافکا بەردەوامی دەبێت. بەم جۆرە هەر جارێک کافکا چاوی بە کیژۆڵەکە دەکەوێت، نامەیەکی نوێی دەداتێ کە باس لە سەرکێشی و چێژی گەشت و جیهان بینی دەکات. لە کۆتاییدا کافکا بووکەڵەیەکی جیاواز بۆ کیژۆڵەکە دەکڕێت و پێی دەڵێت بووکەڵەکە گەشتەکەی بە کۆتا هاتووە و گەڕاوەتەوە بەرلین. کە کیژۆڵەکە بووکەڵەکە دەبینێت دەڵێت ئەم بووکەڵەیە بە هیچ جۆرێک لە بووکەڵەکەی من ناچێت. بۆیە کافکا نامەیەکی دیکەی بووکەڵەکە دەداتە دەستی کیژۆڵەکە کە تێیدا نووسراوە گەشتەکان منیان گۆڕی. بۆیە کیژۆڵەکە ئامێز لە بووکەڵەکە دەگرێت و بە خۆشحاڵیەوە بەرەو ماڵ دەیباتەوە. ساڵێک دواتر کافکا کۆچی دوایی دەکات. چەند ساڵێکی زۆر تێدەپەڕن، کیژۆڵەکە گەورە دەبێت. لە نێو بووکەڵەکەدا نامەیەکی بچووک دەدۆزێتەوە کە لەلایەن کافکاوە نووسراوە و تێیدا هاتووە هەموو ئەو شتانەی کە دڵخوازی تۆن و خۆشت دەوێن لەوانەیە ڕۆژێک لێتون ببن، بەڵام هەمیشە خۆشەویستی و محیبەت بە ڕێگایەکی دیکە دەگەڕێتەوە.